بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەشەکەم و لە باسخواستی ئەمڕۆمان دەباس لە ئیسلام و دەستەبەرکردنی مافەکانی مرۆڤەکەین یا ئەو جارنامە و بەیاننامە و پەیمانانەی کە ئیسلامی پیرۆز لەبارەی مافەکانی مرۆڤەوە پێشکەشی کردوون. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە لووتکەی دەسەڵات و هێز و قووەتی خۆیدا لە شاری مەدینەی پیرۆز دەیفەرموو بە منداڵی و بە مێردمنداڵی لەگەڵ مامەکانمدا بەشداری پەیمانێکم کردووە کە بریتی بووە لە پاراستنی مافی ستەم لێکراوەکان و سندنەوەی مافیان لە ستەمکار و کار بەدەستانی ئەو سەردەمە ئەگەر ئێستەش لە ئیسلامدا بانگ بکرێمەوە بۆ هەوەها پەیمانێکی دیکە کە بریتی بێ لە پاراستنی شکۆی مرۆڤ و سەروەت و سامان و کەرامەتی مرۆڤ ئەوە ئامادەم بچمەوە نێو هەمان پەیمان. بێگومان هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام هەر لەو سەردەمەدا بۆ خۆی یەکێک بوو لە گەورەترین هۆکارەکانی گێڕانەوەی ماف بۆ مرۆڤ و بۆ ستەم لێکراوەکان. بێگومان ئەگەر ئێمە سەیری ئیسلامی پیرۆز بکەین مرۆڤ تێیدا دەبێتەوە بە چەقی بوون و بە چەقی و سەنتەری گەردوون، واتە هەموو شتێک بە دەوری مرۆڤدا دەبێت بسوڕێتەوە، نەگەوەی کە مرۆڤەکان مافیان پێشێل بکرێ و بچەوسێنرێەوە لە پێناو بەرژەوەندی و خواستی بەشێک لە ئاغا و دەسەڵاتدارەکان. زۆر بەداخەوە ئێمە دەبینی لە ساڵانی 60ەکانی سەدەی 19دا نەتەوە یەکگرتوەکان بڕیارێک دەردەکات دەڵێ بۆ لەمە و دوا ڕەش و سپی بۆی هەیە لە یەک پاسدا بێکەوە یا لە یەک خواردنگەدا پێکەوە نان بخۆن. ئەمە لە کاتێکدا 1400 ساڵ بەر لە ئێستا یەکەمین کەسی نێودەوڵەتی ئیسلامی عومەری کوڕی خەتاب دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لە بیلالی گەورەمان بێ، ڕەزا و ڕەحمەتی خوا لە گەورەمان ئەبوبەکری سدیق بێ کە گەورەمان بیلالی حەبەشی واتە ڕەشپێسی ئازاد کردو. ئێمە لە ئیسلامی پیرۆزدا بزانین تا چەند ماف بۆ مرۆڤ دانراوە. کامانن ئەو جارنامانەی کە ئیسلامی پیرۆز لەبارەی مافەکانی مرۆڤەوە پێشکەشی مرۆڤایەتی کردوون و توانیوێتی تا ڕادەیەک هاوسەنگی لە نێوان مرۆڤەکاندا دروست بکە. واتە ئیسلامی پیرۆز تا چەند بەر لە وڵاتانی ئەوروپی تا چەند بەر لە نەتەوە یەکگرتووەکان توانیوێتی ماف بۆ مرۆڤەکان بگێڕێتەوە دەستەبەری مافەکانیشان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر مامۆستای زانکۆم کردو. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستا. لە ئیسلامدا شتێک هەیە پێی بگوترێ مافی مرۆڤ؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆم دەرفەتە مامۆستا. سڵاو بۆ بینەرانی پەیامی عەزیز. بێگومان لە ئیسلامدا مرۆڤ سەنتەرە. ئیسلام هەر لە ئەسڵا هاتووە بۆ ئاسوودەکردن و بەختەوەرکردنی مرۆڤ و لە ئەسڵا خوای گەورە ئاسمان و زەوی و سەماوات و ئەرز هەمووی دروست کردووە لە پێناوی مرۆڤدا و ناردنی وەکو لە چەند ڕیوایەتێکدا هاتووە 124,000 پێغەمبەر دیسانەوە لە پێناو مرۆڤدایە و دانانی هەموو سنوورەکان حەڵاڵ و حەرام لە پێناوی پاراستنی مرۆڤە و زەوی ڕاخستووە لە پێناوی مرۆڤدا و ئامانج و بەدیهێنانی هەموو ئاسمان و ئەستێرەکان خوای گەورە لە پێناوی بەختەوەری مرۆڤ دروستی کردووە و بەهشتی نەبڕاوەی بۆ مرۆڤ چاکەخواز و مرۆڤ دۆستەکان دروست کردووە و دۆزەخی بۆ مرۆڤانە دروست کردووە کە ستەمکارن. کەواتە دەتوانین بڵێین خوددا لەسەر زەویدا لە گەورەی مرۆڤدا ڕەنگەداتەوە. ئەو کاتێک کە شکۆی مرۆڤ پارێزراوە ئەو کاتە خوددا لەسەر زەویدا ڕێزی گیراوە و ڕێزی مرۆڤ لە ئیسلامدا لە قورئاندا لە فەرمودەدا لە کەعبە گەورەترە کە ڕووگەی هەموو مسلمانانە. بۆیە بەڵێ ئیسلام هاتووە بۆ ڕزگارکردنی مرۆڤ بۆ دابینکردنی مافەکانی مرۆڤ. ئەمەش تەبعاً ئیدعایەک نییە کە ئێمە بیڵێن بەڵکو بە وردبوونەوە لە دەقەکانی قورئانی پیرۆز لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فکری ئیسلامی و لە ئەو کەسایەتیانی کە بەڕێزت ئاماژەت پێدان ئەبوبەکری سدیقە عومەری کوڕی خەتابە و هەموو گەورە زانایانی ئیسلام هەمویان تاکید لەسەر شکۆ و پاراستنی کەرامەتی مرۆڤ و ئینسانەتی مرۆڤەکەنەوە. زۆر باش ماست دکتۆر بە کەواتە بزانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن باز لە چەمکی مافی مرۆڤەکەن. بەڵێ یەکێ لەو چەمکانەی کە زۆر جەختی لێکرێتەوە لە قورئانی پیرۆزە باس لە کەرامەتی ئینسانیە. کەرامەتی مرۆڤ چونکە کەرامەتی مرۆڤ لە جارنامە گردوونیە تازەکانیشە
ئەساسی هەموو مرۆڤەکانە، یعنی پاراستنی شکۆی مرۆڤ. طبعا مرۆڤ چ کاتێ شکۆیە پارێزێت کە حەقی ژیانی پێ بدرێ، مافی ژیان. طبعا کاتێک کە جارنامە گردونیەکان بە تایبەتی جارنامەکانی مافی مرۆڤ ڕائگەیەنرێن طبعا لە شۆڕشی فەڕەنسیا، یعنی 1989 و دواتریش کە لە قانونی دەستوری فەڕەنسیا لە 1990 ئەنووسرێتەوە، پاشانیش لە جارنامەکانی ترە لە بە تایبەتی جارنامەی گشتینەتەوە گرتوەکان کە بەڕێستان دوێنێ تەوەرتان لەسەری هەبوو دەستان خۆش بێ کە لە 1940 تا دەی 1940 یعنی هەموو ئەمانە تەکی دەکەنەوە لەسەر کەرامەتی مرۆڤ کە تامان ئەمە هەمووی لە سەدەی 19دا وەکو جەنابەت بەڕێزت ئاماژەت پێدا. خوای گەورە لە قورئانی پیرۆز 1400 ساڵەمە بەرە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئێمە ڕێزمان لە بنی ئادەم ناوە، نافەرمێ لەقەد کەڕەمنا المسلمین یا لەقەد کەڕەمنا العەرەب، ئەفەرمێ لەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئێمە ڕێزمان لە بنی ئادەم ناوە. باشە ئەم ڕێزە ڕێزی مرۆڤە بە زیندوێتی، پاراستنی کیانێتی، پاراستنی عەزێتی، پاراستنی شەرەفێتی، پاراستنی عەقڵێتی، پاراستنی وەچە و ژیانێتی، هەموو ئەمانە کە لە ئیسلامە پێوتێ ضروریاتی خەمس بۆ ئەمە دانراوە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم کەرامەتە بۆ مرۆڤەکان ئەجێڕێتەوە، کەرامەت بۆ ئافرە دەجێڕێتەوە کاتێک کە زیندە بەچاڵەکرێ. قورئانی پیرۆز دیفاعیان لێکاوە ئیذا المەوئودەة سئیلەت بئەی ذەنب قوتیلەت، کەرامەت بۆ مرۆڤ ئەجێڕێتەوە کاتێک کە کراوە بە کۆیلە و ئیسلام دی ئازادیان ئەکات و پێغەمبەری خوا ئافرەتێکی خزمی خۆی کە ئازادە ئەی خوازێ بۆ کۆیلەیەک بۆی ئەو جیاوازێ نەمێنێ. هەروەها دەفەرمێ بیلال گوێم لە تۆ بوو، گوێم لە تەقی نەعلەکانت بوو، لە پێش منەوە دەچووی بۆ بەهەشت کە ڕەشپێستێکە. هەموو ئەمانە پێمان دەڵێن کەرامەتی مرۆڤ لە ئیسلامدا زۆر ئیحتیمامی پێدراوە و خوددا هەر بەوە هاتووە کە کەرامەتی مرۆڤ بپارێزێ. بۆیە مسلمانان بۆ ئەوەی ئەم کەرامەتە بپارێزن و ڕابێن لەسەری پێغەمبەری خوا کاتێک جەنازەیەکی یەهودی بە بەردەمیان تێپەڕێ لەبەری هەڵەسێ، کاتێ لەبەری هەڵەسێڵن یا ڕەسوڵ ئەوە جەنازەیەکی یەهودیە فەرمێ ئەوە لەیسەت ئینسانن ئەو نەفسن ئەوە لەیسە ئینسان، ئایا ئەو کەسە مرۆڤ نییە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیش لەسەر مرۆڤبوونەکە، یعنی لە ئیسلامدا مرۆڤبوون سەنتەرە. بۆیە ئاەتانی لە قورئانی پیرۆزە کەم نین کە دەفەرمێ یا ئەیوهە الناس، یا ئەیوهە الناس خیتابە لەگەڵ مرۆڤایەتیدا. بۆیە خوای گەورە یەکەم شت کەوێتە پێش کەرامەتیشەوە حەقی حیاتی بە مرۆڤەکان داوە. هیچ کەسێک مافی سندنەوەی ژیانی نییە لە کەسێکی تر، ناتوانانی مافی ژیانی لێوەرگریتەوە. بۆیە قورئانی پیرۆزە فەرمێ من قەتەلە نەفسەن بغەیری نەفسین ئەو فەسادین فەکەئەنەما قەتەلە الناس جەمیعا، وەگوایە هەموو خەڵکی کوشت بێ. و بۆیە کەسێک دەکوژێ لە ئیسلامدا قیساس دانراوە لە پێناوی پارە وەلەکم فی القیساس حیات، لەبەرەوەی ژیانی بپارێزین، ژیانی و کەسە پارێزراو بێ. باشە و هەروەها دەبێ خوێن بدا بە خاوەنی کوژراوەکە مافی ئەوەی هەیە. بۆی ئیسلام بەڕاستی و هەموو ئەو شتانەش کە پێویستە بۆ ژیان، ئێمە هەر ناڵین فەرموو تۆ ژیانت هەیە مەسەلەی داهات، پارە، پاراستنی زەرعات و ڕزق، و خوای گەورە ڕزقی پێداوە و احتیکار نییە، مەسەلەی حقوقی اقتصادی، مەسەلەی حقوقی مالی، مەسەلەی بەردەوامبوونی نەسل. تۆ کاتە ژیان بەچی بەردەوامە بێ؟ ژیان بۆ بەردەوامە بێ کە خێزان هەبێ، وسرە هەبێ. ئێستا بۆ نمونە نەتەوەیە گرتوەکان باز لە حەقی مرۆڤەکە، حەقی حیاتەکە، بەڵام باز لە حەقی عەقڵ ناکە، يعني تحريمي حق عقلي نكردوا يعني حق كعرق كسك ما في بينا دراوة هروها هم باسي حقي حياتك اوان باسي حقي مروفكن كما في جياني هي بلام بهمان شوا حق بمروفدن كخوي كوجه حق بمروف بدكتوره كان دن كبي كوشن حق بداي كذا كمن على كي لباربري امانه الاسلام ده همي حرامه بيغمان ما بس قسكدن لسر حقي حياه كبيغمري خو عليه الصلاه والسلام يجي لجارنا مكاني قردوني كلا حجة الوداع بيغمري خو فرمي خوينتان مالتان ناموستان هموتان لسريك حرامه بوي اسلام سباقه زور بيش جارنا مقردونيه كان كوتوا لبرياردان لا همو بندكاني ما في مروف وبتايبتيش لساڵی 1970 مسلمانان و گەورەزانیان ئیسلام لە پاریس کۆبوونەوە لە 1970 جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ لە ئیسلامیان ڕاگەیان کە 23 مادەیە کە ئەگەر دەرفەت هەبێت دەتوانین و کاتە باسی مادەکانیشی بکەین. زۆر باشە دکتۆر لەو 52 بەندەی دەستوری مەدینەدا کە یەکەمین دەستورە بۆ دەوڵەتێکی پڕ لە دادپەروەری و مرۆڤ دۆستی دانراوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داڕێژەر و وەکوڵە نووسەری بووە تا چەند ڕەچای مافەکانی مرۆڤ کراوە.
بەڵێ بێگومان دەستوری مەدینە کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ساڵی یەکەمی کۆچیدا کە دەبێتە سەرەتای تاریخ ئەچێتە مەدینە کۆمەڵگەیەکی فرە ڕەهەندە فرە ئاینە یعنی جوولەکەکانی تایە مەسیحی تایە مشریکی تایە منافقی تایە دوڕوەکانی تایە خەڵکی تریشی تایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەسیقەیەک دەستورێک ئیمزاکە نەک خۆی بینووسێتەوە بەکو بە ئامادەبوونی ئەوانی تریش دەنووسرێتەوە بەڵێ نوێنەری لایەنەکان هەمویان بەشدارن بۆیە باسی هاوپەیمانی مسلمانان و یەهودی تایە باسی هاوپەیمانانی و مسلمانی و مشریکینی تایە تقریبا 15 بەندی تایبەتە بە 12 بەندی تایبەتە بە یەهود لليهود دينهم وللمسلمين دينهم لهم ما لنا وعليهم ما علينا مەسەلەی ئازادی ئاینی یەکێ لەو بابەتانی مەسەلەی ئازادی ئاینی دوو یەکێ لەو شتانی کە لە دەستوری مەدینە هاتووە پاراستنی پشتیوانیکردنە لە مرۆڤ و لە دانیشتوانی ئەم شارە غەزو ناکرێ ئەم شارە نادرێ بەدەستەوە خەڵکی ئەم شارە نادرێن بەدەستەوە نادرێن بەدەست بێگانەوە ئیلا بە ئیتیفاق و بەڕێکەوتن نەبێ پێویستەکە کەرامەتی مرۆڤ لەم شارە ڕێزی لێ بشیرێ بۆیە بەڵێ دەستوری مەدینە کە باز لە مافەکانی مرۆڤەکە باز لە پاراستنی خوێنێکە باز لە پاراستنی کەرامەتێکە بێگومان دەتوانین بڵێن یەکێکی ترە لە وەسیقە ئیسلامیەکان بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ کە خۆشبەختانە ئێمە دەتوانین شانازی پێ بکەین وە بێگومان پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وسەلام پاڵپشت بە وەحی ئەمەی کردووە خوای گەورە تەییدێکە خوای گەورە پشتیوانێکە بۆیە پێشتریش تەمەنوکوز بەڕێزت ئاماژەت پێدا حلف الفضول کە هیچێکە لە توانین بڵێن یەکێکی ترە لەو بەڵێنامانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەشداری تێکرۆ بۆ لە پێناوی سەرخستنی مەزلومە و تۆڵەکردنەوە و حەقسەنەوە لەستەمکار کە ئەمە یەکێکە لە پایە هەرە گەورەکانی ئیسلام. زۆر باشە دکتۆر باست لە ئازادی ئاینی کرد. بەڵێ بیرروڕای ئاینی و بیر و باوەڕاینیەکان زۆر جار لە ئیسلامدا ئەوەی کە زۆر قسەی لەبارەوە کرێ کە بۆ منە ئیسلام و دەوڵەتی ئیسلام و سوپای ئیسلام هەمیشە بۆ منە جۆرێ لە جۆرەکان ئەم ئازادیان نەداوەتە ئەوانی دیکە یان بۆ منە کۆمەڵێشتیان بەسەرا تەطبیق کردوون لە بەرامبەر وەرگرتنی ئایندا کە ئەمەش جۆرێ لە جۆرەکان پێشێلکردنی مافی مرۆڤەکان کە خۆت دەڵێ من بە ئازادی ئاینی خۆمەوێ یان بۆ منە نایمە نێو بانگەوازی ئیسلامیەوە بابزانین ئیسلامی پیرۆز چۆن ئەم مافەی داوە بە خەڵکانی دیکە بەتایبەت ئەوەندەی من گەرەکمە چرخی زێڕینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بەشێک لە خولەفای ڕاشیدینیش. طبعا مەسەلەی ئازادی ئاینی یەکێکە لە ئوسولی ئیسلام یەکێکە لە بنەماکانی ئیسلام و چەندین ئاەت لە قورئانی پیرۆزدا باز لە ئازادی ئاینیەکەن یەکێ لەو ئاەتانی کە لە ئاەتە محکەمەکانە و یەکێکە لەو ئاەتانی کە بێگومان لە قورئانی پیرۆزدا نەسخ نیە و نەسخ نەکراوەتەوە بابەتی ئاەتی لا ئیکراها فی الدینە يعني من شاء فليؤمن بلى يعني آية سورة بقرة فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر باشا تشدي يعني إنسان مشيئته آزاديه بويا دين بەسەر هیچ کەسێکە فەرز نەکراوە بۆچی چونکە ئەساسی قبوڵی تاعەت و عیبادەت و ئاینداری لەسەر ئەساسی اختیارە ئەگەر کەسێک بە زۆر ئاینی بەسەرا بسەپێنی دەبێتە منافق باشە بۆیە وە پاداش و سزا بەسراوەتەوە بۆی من خۆم ئەم شتە بکەم خۆم هەڵی بژێرم بۆیە لە ئیسلامدا ئیکراه نییە زۆر لێکردن نییە لە دینە باشە طبعا کاتێک کە سەیری مەجالی سەیر تەطبیقاتی شەکەی لە تاریخی ئیسلامیدا ئەمە بەرجەستە بووە ئەو هەموو ئاینانی کە هەبوون یەهودیەکان بۆچی ڕێکەوتنامەیان لەگەڵا کرێ مەسیحەکانی نەجران لە نوێمی هیجریدا ڕێکەوتنامەیان لەگەڵا کرێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە یەکێکە لە وەسیقە گرنگەکان کە دەفەرمێ کەنیسایان ناڕوخێندرێ ئوسقوفیان لە شوێنی خۆی ناگۆڕدرێ باشە کەس دەستکاری ئاینەکەیان ناکە کەس تەداخولیان ناکە لە کەنیسەکانیانە کەس نیشتەجێ نابێ باشە و بۆیان هەیە مافی ئازادی توقوساتیان هەیە ئەمە هەروەها ئەمە یەکێکە لەگەڵ مەسیحەکانی نەجران مزگەوتی خۆشی لەگەڵ باشکردن و کاتێکیش کە هاتن بۆ میوانداری طبعا لە ئێمەنەوە هاتبوون پێغەمبەری خوا نزیکەی 40 ڕۆژ لە مزگەوتەکەی خۆیدا میوانداری کردبوون ڕویان دەکردە قودس باشە و خاچیان لە بندا بوو و لەوانەیە گۆشتی بەرازیان پێ خوارد بێتیان پێغەمبەری خوا خۆی سەردانی دەکردن بۆیە مەسەلەی ئازادی ئاینی لە ئیسلامدا شتێکە یعنی حاشا هەڵنەگرە و خەلیفەکانی ڕاشدین باشە ئەبو عومەری کوڕی خەتاب کاتێک ئەچێ لەگەڵ ئەهلی ئیلیا قودس ڕێدەکەوێ ڕێکەوت عەهدی عومەری مۆردەکە عەهدی عومەری چییە عەهدی عومەری بە هەمان شێوە باز لە ئەوانکە کە مەسیحەکان ئازادن دینی خۆیان بۆ خۆیانە هیچ کەسێ تەداخولی کاروباری دینیان ناکە
هو کەس دەستکاری کەنیسەکانیان ناکات تەنانەت کاتێک کە کاتی نوێژی نیوەڕۆیە عەسر دەی عومەری کوڕی خەتاب کەنیسەکە جێ دەهێڵێ و دەچێت لە شوێنێکی دوور نوێژ دەکات لە کاتێکا قەشە سەفەر نوێژ پێ ئەڵێ بۆ لە نوێژ دەکەت ناکەی بۆمان پیرۆز پێ ئەڵێ لێرە نوێژ ناکەم نەوەکو ڕۆژێک مسلمانێک بڵێ عومەر لێرە نوێژی کرد و ئێرە مزگەوتە ئەمە تەمان ئەمە مەسەلەی ئەمە سەردەمی زێڕینی ئیسلامەکە بەڕێزە دامەژێت پێدا ئەجینا لە هەموو سەردەمەکانی تریشا بەڕاستی مەسەلەی پاراستنی مافی کەمین ئاینەکان مەسەلەی طبعاً پاراستنیان لە ئیعتیدای خارجی پارستیان لە زوڵمی داخلی یعنی لەم دووشتا یعنی جزیە ئەڵێ وەکو عەلی کوڕی ئەبی طالب ئەفەرمێ ئینەما ئوعطوا الجزیەة ليكونوا دمهم كدمنا وحقوقهم كحقوقنا بۆیە ئەوان جزیاتن طبعاً جزیەکێکە لەو شانێکی ئیشکالی لەسەرە باشە پرسیاری لێکرێ ئەڵێ بۆیە ئەوان جزیاتن بۆی خوێنیان وەکو خوێنی ئێمەوە بێ و ماڵیان وەکو ماڵی ئێمە پارێزراوە بێ لە بەرامبەر چیدا ئەم جزیەدەن لە بەرامبەر پاراستنیاندا باشە مسلمان زەکات دەدا و جزیادا وەکو باج و خراجی ئەمڕۆ وایە لە بەرامبەر خزمەتگوزارەکانە لە خەڵک وەرەگیری بێگومان یعنی زۆر لەوە کەمترێکە ئەوەشی کە هەیەی ئەیدا ئەوەی کە نیەتی بەعکسەوە عومەری کوڕی خەتاب پیاوێکی پیرە بێنێ وەکو لە کتابی خراجی ئەبو یوسفا هاتووە ئەڵێ کەسێکی بینی پیر بوو یعنی سواڵیە کرد وتی من ئەی ئەهلی کتابین ئەنتە یا شەیخ وتی تۆ لە کام ئەهلی کتابی یەهودی یا مەسیحی وتی من یەهودیم وتی بۆچی وات لێ هاتووە وتی من جزیە وای لێ کردوم يعني جزيم داوە مانە لە عومەری کوڕی خەتاب فەرمووی وەڵاهی ئینسافمان لەگەڵا نەکردووە ئەمە بەگەنجەتی لێمان وەرگرتو ئێستا ئاواز ساڵ بکە فەرمووی لە بەیتولمالی مسلمانان پێویست دەکات ئەم کەسە حقوقی اجتماعی کەفالەتی اجتماعی ئەوەی کە پێێتە سۆسیال بۆی ببڕدرێتەوە فەرمووی زەکات ئینەمە سەدەقات للفقراء والمساکین ئەمە فەرمووی لە مەساکینی ئەهلی کتابە بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە بێنە سەر ئەو نمونانە کە باسی کەین لە مەسەلەی ئازادی ئاینیدا زۆرن بووە لە تاریخی ئیسلامیدا لە سەردەمی ئەمەویەکاندا عەباسیەکان لە سەردەمی عوسمانیەکاندا لە هەر کام لەم سەردەمانە دەیان نمونە هەیە کە وەزیر مەسیحی بووە دکتۆری خەلیفەکان مەسیحی بوون مامۆستاکانیان مەسیحی بووە یعنی نمونەی ئازادکردنی ئەستەمبوڵ یا قوستەنتینیە لەلایەن سوڵتان محەممەد فاتحەوە و پاراستنی کەنیسەکان و پاراستنی ئەو هەموو کەماتی ئاینیانە کە لە عالەمی ئیسلامیە هەیە قبتێکان هەن مەسیحەکان هەن مارۆنیەکان هەن چی ئەم هەموو گروپ یەزیدیەکان هەن ئەمانە هیچ شوێنێک دەستکاری نەکراوە لە تاریخی ئیسلامیدا بە پێچەوانەوە تەنانەت نەکو ئەهلی کتاب هەرەوە نیە کە تۆ ڕێگەی پێ بدەی بژی مافی ئەوەی هەیە بژی مافی ئەوەی هەیە ژیان بکە مافی ئەوەی زیاد بکە هەروەها مافی خزمەتیمان هەیە لەگەڵیانە خی گەورە فەرمێ بۆ تەیە تۆ بانگیان کەی بێنە سەر سفرەی تۆ دانیشن تۆ شتی میوانداریان بکەی أحل لكم الطيبات باشە لێم أحل لكم وطعام الذين أوتوا الكتاب حل لكم خواردنیان حەڵاڵە کەواتە تۆ دروستە بچیتە ماڵی دانیشی سەردانی بکەی و بێتە ماڵت سەلامی لێ بکەی دراوسێت بێ بچی لە دروستە ئەسڵ مسلمان لە کەنیسە نوێژکە سەحابەکان پرسیاریان کردووە باشە هەروەها دروستە هاوسەرگیریان لەگەڵا بکرێ پیاوێکی مسلمان دروستە کچێکی مەسیحی یا یەهودی بێنێ یعنی خاڵی مناڵەکانی ئەهلی کتاب بن سەردان هەیە بۆیە پێغەمبەری خوایەکی لە خێزانەکانی ماریەم مەسیحی بووە لە ئەقباتی میسر بوو اینجا فەرمووشێتی ئێوە کاتێک کاچن میسر ڕزگارەکەن ئەوە وەسێتان بۆ کەم ئەگاتان لەو خزمەتی و ئەگاتان لێبێ سلەی ڕەحممان هەیە لەگەڵیانە بۆیە لە ئیسلامدا مەسەلەی ئازادی ئاینی شتێک نییە پەنجەی بۆ درێژ بکرێ بە تایبەتی باز لە چیەکەم باز لە کتاب و سنە و ڕەوشت و ئەعمالی پێغەمبەر و خەلیفەکانی ڕاشدینەکەم بەڵام کابرایەک بێ بڵێ بۆ داعش وایە بێگومان منیش پێتەڵێم لە ئەمریکایە کە جەنابەت ئاماژەت پێدا لەسەر ئازادی و لەسەر داواکردنی ئەوەی کە دوو کەس ڕەشپێستێک و سپیپێستێک لە یەک پاسدا سەرکەون یاخود لە نانەوەخانە سەرە بگرن یاخود لە قوتابخانەکان بخوێنن مارتر لۆثەر کینگ لە 1960 بەڵێ مارتن لۆسەری ئەڵمانینە مارتن لۆسەر ڕەشپێستەکە کە لەگەڵ ماڵکۆم ئێکسوانەیە کە ڕابەرایەتی گەورەترین لە سەردەمی کەنەدیە بەڵێ خۆ پیشاندانی کردووە تا ئەو کاتە ڕێگەیان پێ نەداوە ئەسڵەن بە مرۆڤی دەرەجە دوو دەرەجە سێ حساب بوون لە کۆمەڵگەی ئەمریکیدا لە کاتێکە من هەموو بە کۆیلەیی براون بۆ ئەوە بۆ ئەمریکا فرۆشتاون ئێستاشی لەگەڵا بێ لە ئەمریکا لە ئەوروپا مەسەلەی مافەکانی ئافرەت و پیا وەکو یەک نییە ئەو قسانی کە دەکرێت باوەڕکەن هەندێک ئەحسایی دەڵێن تند و تیژی بەرامبەر بەژنان لە ئەوروپا و لە ئەمریکا زۆر زیاترێکە وەک لە عالەمی ئیسلامیە هەیە باشە بەڵامی تر ئیعلامە هەندێشت بەرزەکاتە و زیادەکات و زۆر تەرکیز دەکاتە سەر یعنی چەند لە ئەمریکا چەند ئافرەت ڕۆژانە ملیۆنان ئافرەت تەحەڕوشی جنسی پێکرێ مەتەعەدایە لە مافی ئافرەت باشە تیجارەتکردن تەمەنەوە چینە سەرباز باسی مافی ئافرەت کێکێکە لە بابەتەکانی
مەسەلەی جارنامەی گردونی مافی مرۆڤ تیجارەتی کە تیجارەت بێتە ڕقیق الأبيض کۆیلەی سپی کامڕۆ بازرگانی سێکسی و جنسی پێوە هاکرێ کۆمپانیای گەورە و دەوڵەت لە پشتی ئەمانەوەی بۆیە بەڕاستی مەسەلەی ئازادی ئاینی لە ئیسلامدا یەکێکە لە بنەماکان و هەندێک لە عولەمایان دەڵێن یەکێکە لە مەقاصدی شەریعە و دەبێت مەقصەدی یەکەمی شەریعە بێ بۆیە ئیسلام بڕای بە ئازادی هەیە بڕای بە زۆر لێکردنی هیچ ئاین و نەتەوەیەک نییە و ئەو حاڵەتانشی کە ئیسلام بانگەوازی بۆ کردو بۆ نمونە کاتێک کە سوپایەک دێتە بەردەمی ئیسلام هەڵبەت گەلان نا سوپایەک دێتە بەردەمی ئیسلام مخەیەرن لە بینی سێشتا یان موسڵمان ببن یان جزیە بدەن یعنی بەیەکەوە بژین یاخود جەنگ چونکە ئیسلام هاتووە ئاینەکەی خۆی بگەێنێ تۆ کاتێک کە ڕێگری دەکەی لەوەی من بێم بانگەواز بکەم ئەو بێگومان بریتێ لە ڕێگرتن لە بڵاوکردنەوەی حەق بۆ ئەوەی خەڵک ئەبێت دەبێ ئەم ڕاستیە ببینی ئەم ڕاستیە ببیستێ هەڵبەت ئەمەش دیسانەوە جێهێڵراوە بۆ حاکمی زەمان یعنی بە پێی زەمان ئەم بابەتە لە شتە گۆڕاوەکانە مامۆستا ئیسلامی پیرۆز تا چەند جیاوازی ڕەگەزایەتی ئەپارێزێ بۆ منە ئێستا سەیری تورکیا کە بەرامبەر بە کورد عێراق بەرامبەر بە کورد فارس بەرامبەر بە کورد یا وڵاتانی دیکە بەرامبەر بە نەتەوەکانی دیکە دەبینین ئەوەندەی زوڵم و ستەم دەکرێت زۆر بەشیان خۆیان بە لایەنگر و بە شوێنکەوتوو بە وەکوڵێ ڕێڕەوی ڕاستەقینەی ئیسلام ئەزان ئیسلامی پیرۆز لە چەرخی زێڕینی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم چۆن جیاوازی ڕەگەزایەتەکانی پاراستووە فارسی و حەبەشی و کوردی و نازام ڕۆمی و ئەمانە بەڵێ بێگومان ئیسلام طبعا ئەمانی کەن دراوسەکانمانی کەن بێگومان مخالفی سەریحی ئیسلامە باشە لەبەرچی یەکەم لە ئیسلامدا خۆی گەورە جیاوازی نەتەوایەتی هەوڵی داوە تا کەمترین دەرەجە کەم کاتەوە یعنی جیاوازی نەتەوایەتی بۆ تەعاروفە بۆ تەقاتل و بۆ تەناحور نییە خۆی گەورە فەرمی ئەیوە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى یەکەم جار پێمان دەڵێ ئێوە هەمووتان کوردە عەرەبە فارسە تورکە هەمووتان لە یەک دایک و باوکن ئێوە هەمووتان لە یەک ئەسڵن لە یەک ئەسڵ خەڵکراون کە ئادەم و حەوایە ئەوە نییە کورد پیرۆز بێ عەرەب پیرۆز بیانەتەوەیەکی تر ئەمیان لە مادەی ئاس زێر دروست کرابێ ئەمیان فافۆن بێت و ئەمیان تەنەکە بێت و ئەمیان قوڕ بێ هەمومان ئەسڵمان یەکە حتا کە كلكم من آدم وآدم من تراب پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بۆیە فەرمێ فەزڵ نییە لە حەجەت الوداع لا فضل لعربي على أعجمي إلا بالتقوى ولا فضل لأحمر على أسود أو لأبيض على أسود يعني الرنگ كانوا جوازي الرنگي يسبون منك لا مادەی دووەمی جارنامەی گەردوونی مافەکانی نەتەوەیەکگرتووەکان داهاتووە مادەی دووەم باسی جیاوازی ڕەگەزیەکە ئیسلام ئەو کاتە جیاوازی ڕەگەزی نایەڵە بە عەمەلیش باشە بۆیە ڕاستە لەنەو عەرەبە هەبوو کاتێ بیلال ئەچێتە سەر کەعبە بانگەدا هەیاڵە خۆزگەم ڕۆژەمان نەبینایە بەڵام ئیسلام تەکی دەکاتەوە لەسەر مرۆڤەکان یەکسانن بۆیە ئەسڵمان یەکێکە کەواتە ئێمە جیاوازی ڕەگەزی نییە ئێمە هەمومان خوشک و برای یەکترین لێک با ڕەنگیشمان جیاواز بێ ئەمە یەک دوو مەسەلەی پێدانی ماف ئیسلام زۆر باشکرا دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە دەبێ بۆ براکەشت پێت خۆش بێ تورکێک چی بۆ خۆی پێخۆشە دەوڵەتی هەبێ پێخۆشە مافی هەبێ دەبێەوەش بە کورد ڕەوا ببینێ بەداخەوە ئێمە براکانمان کە مسڵمانانی دەوروبەرمانن کار بە ئاەتەکانی قورئانی پیرۆز کار بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناکەن یعنی بەپێی جارنامە ئیسلامیەکە جارنامەکانی گەردوونی مافی مرۆڤ و بەپێی جارنامەی قورئان کە ڕایگەیاندە بۆ مافەکانی مرۆڤ لەگەڵ ئێمە تعامل ناکەن بۆیە بێگومان هەر دەستدرێژیەک هەر پێشێلکردنی مافی مرۆڤ بکرێ بێگومان لای خۆی گەورە بەبێ حاسەبەتێ ناپەڕێ عەزیردانی مرۆڤ کوشتنی مرۆڤ باشە ئیتر بە هەر ناوێکەوە بێ بە ناوی ئەوەی یاخیە بە ناوی تیرۆریستە بەوەی داوی خۆیەکە بێگومان ئەم هەندێکیشی یاری نێودەوڵەتیە هەندێکیشی باسی سیاست و ئەمانەیە هەندێکی شەڕی سوڵتەیە هەندێکیشی بەڕاستی دەتوانین بڵین ئەو دیفاع مقدسەیە ئەو دیفاع پیرۆزەیە کە هەموو ئاینەکان و جارنامە گەردوونەکان داویانە بە مرۆڤ کە دەبێت مافیەوەی دیفاع لە خۆی بکە حەقی دیفاع حەقی پاراستنی کیان بەشێکە لەو مافانەی کە جارنامە گەردوونیەکان داویانە بە مرۆڤ کاتێک کە تۆ تەعەدال لێکرێ خاکە داگیر دەکرێ ئەگەر لەسەر خاکی خۆت شەهید بکوژرەی شەهیدی مافیەوە تێ دیفاع لە خۆت بکەی لە ماڵت لە مناڵت بێگومان دەتوانین بڵین دیسان پێویستمان بە بڵاوکردنەوەی ڕوحی ئیسلامە پێویستمان بە گەیاندنی پەیامی ئیسلامە و ئیسلام دەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێت لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە بە مەرجێک ئەوانەی کە فاعیلی نێودەوڵەتین ئەوانەی کە سەرۆک دەوڵەتانن بڕواین بە ئیسلام هەبێ بۆیە ئیسلام دەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێ و مەسەلەی حیوار و گفتوگۆ و پێکەوەژیان لەم بابەتانەیە دیسانەوە کلیلی هەموو چارەسەرەکانە دەبێت سیلاح پێدەنگ بکرێ لە پێناوی ئەوەی زمان بێتە گۆ
دکتۆر ئیسلامی پیرۆز یا لەم سەردەمەدا چۆن بەگژ ئەو کەساندا دەچێتەوە لە ڕێی بۆمنە ڕێنمایی ئاینیەکان لە ڕێی فەرموودە و ئاەتەکان و چۆن بەگژ ئەو کەساندا دەچێتەوە کە مافی مرۆڤ پێشێل لەکەن یان بۆ بن هەر برا مافی خوشکەکەی پێشێل لەکە باوک مافی منداڵ پێشێل لەکە ئەو ترسە قیامەتی کە قورئان و فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دڵی مسلماناندا چاندویانێک لە کاتێکا کە ئێمە ئێستا شتێکمانە پێی بگوترێت دەوڵەتی ئیسلامی و حاکمی شەرع ئەم ترسە قیامەتیە وای کردووە کە بەتایبەت لە وڵاتی مسلمانان تا ڕادەیەک مافەکانی مرۆڤ پێشێل نەکرێ و چۆن بەگژ ئەو کەسانەشدا دەچێتەوە کە مافی من و تۆ پێشێل دەکەن. ئەساسی وکاماژەم پێدا ئەساسی ئەم پاراستنی مافی مرۆڤ ئەگەڕێتەوە بۆ وعی ئیسلامی حاڵی بوون و تێگەشتن لە دەقە ئیسلامیەکان. تۆ چی لە کەسێک دەکەی دییان دەبێ بە پێی یاسا ڕوبەڕووی بیتەوە و چ تەعەدایەکی کرد دەبێ بیتی یاسا ئیسلام ڕێگەی پێداوی ئەن النفس بالنفس والأذن بالأذن والعين بالعين والجروح قصاص. يعني تۆ مافی ئەوە هەیە هەر کەسێک تەعەدای لێ کردی دەتوانی بەقەدەر ئەوە مافی خۆت وەرگریتەوە هەڵبەت لە ڕێی یاساوە باشە. ئەمە یەک دوو دەبێ مرۆڤەکان فێر بکرێن کە كل المسلم حرام على مسلم هەمووی حرامە دەمه وماله وعرضه. يعني تۆ خوای گەورە ڕێگەی نەداوە بە تۆ بە مسلمان کە تەعەدا بکەیت لەسەر مافی کەسێکی تر. جاو کەسە بۆ نمونە لە چیەوە دەست پێکا لە ژیانیەوە ژیانی پارێزراوە لە ناموسیەوە تۆ تەنانەت بۆت نییە سەیری خێزانەکەی و محرەمەکەی بکەیت کە عرزی پارێزراوە هەروەها بۆت نییە باز لە کەرامەت و لە شخصیەتی معنەوی بکەیت غیبەتی بکەیت کە خوای گەورە ولا یغتب بعضكم بعضا. هەروەها ئیسلام حرامی کردووە کە لەسەر کەسە تەجەسوس بکەیت جاسوسیکردنێکی کردە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ باشە. یعنی ئەوەی کە پێێتە حڕیەتی شخصی هەموو کەسێک حڕیەتی شخصی هەیە لە ماڵی خۆی کیانی پارێزراوە خۆی گەورە فەرمێ ولا تجسسوا ولا یغتب بعضكم بعضا باشە. و هەروەها حرام کراوە لەوەی کە شوێن عورەت و ئاشکراکردنی عیبەکانی بکەیت بەعکسەوە گەر عیبێکیشی کەشف بوو تۆ دەبێت بۆی دابپۆشی. بۆیە هەڕەشەش لەوانە کراوە کە عەزێتی مسلمانانە دەن تەتەبوعی عوراتیانەکە نەفەرمێ ئەگەر ئەو کەسانی کە بە شوێن عورەتی مسلمانانەوەن خوای گەورە فەسحیانەکات ئەگەر لە عوقری دار و ماڵ و لەناو ماڵ و مناڵی خۆشیان هەبێ. یەکەم شت مەسلەی ئەوەیە ئەم بابەتانەوەی لە ئیسلامدا ئەخلاقیاتی ئیسلامی زۆر بە واضحی ڕوون کراوەتەوە کە مسلمانان دەبێت لەناو خۆیاندا برابن ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەشت پێت خۆش بێ ئەوەی بۆ خۆت پێت ناخۆشە بۆ ئەویش پێت ناخۆش بێ. پاراستنی مافەکانی مافی دراوسێ مافی هاوڕێ مافی جیران و مافی کۆمەڵایەتی بەسەر یەکترەوە ئەمانە هەمووی لە واجباتی ئیسلامین. مسلمانان هەمویان یەکێکن ئینەمە المؤمنون ئیخوە و هەمومان هاوشانی یەکترین نابێت تەفاخور هەبێت لە بینمانە نابێت جوێندان هەبێت لە بینمانە نابێت تەنانەت ناو ناتۆرە هەبێ کە خوای گەورە فەرمێ ولا تنابزوا بالألقاب. يعني تر ئیسلام هەموو شتێکی بڕانەوەتەوە بەڕاستی بە ئێمە کێشەمانەوەیە کە یان ئەم شتانە لە کاتی تەعاملی ورکردنەوەیە بیرمان نامێنێ لە بیرمانە چێتەوە یان نازانین ئەمە لە حرام کراوەکانە. یعنی کەسێک حەزی لێ نییە مەسەلەن ناوی کاک محەممەدا باشە ئەم تۆزێ سوورکارە خەڵک پێڵە حەمەسوور باشە مەسەلەن بۆنمە خۆی گەورە فەرمێ ولا تنابزوا بالألقاب. ئەمە پێ نابێ پێی خۆشە پێی بڵێ کاک محەممەد پێڵی کاک محەممەد هەر کەسێ بە چ ناوێکەوە پێی خۆشە بەو ناو بانگێکی بۆیە ناو ناتۆرە. لە ئیسلامدا یەکێ لەو شتانی کە ئەبوو فڵان هەیە ئەبوو ساڵح هەیە ئەبوو محەممەد هەیە ئەبوو توراب هەیە ئەبوو حەسەن هەیە ئەمە چی ئەمە گەورەدانانە بەڕێزدانانە. بۆیە ئیسلام بێگومان هەموو ئەو شتانی کە جیاوازی ڕەگەزی جیاوازی چینایەتی شکاندنی کەرامەت و بەهای مرۆڤ حرامی کردووە و شکۆی مرۆڤی وەکو مرۆڤ پاراستووە. مرۆڤ لە کەعبە گەورەترێکە یعنی کەعبە بڕوخێنە حەوجار هێشتا دەستمە بە بۆ مرۆڤێک بۆ کەرامەتی مرۆڤێک جاو مرۆڤە مسلمانە مەسیحیە یەهودیە چونکە دیسانەوە مرۆڤ وەکو خۆی ڕێزی لێ ژیراوە نەک وەکو ئاینەکەی ئاینەکەشی چکە لەکم دینوکم وەلیەدین یەکێکە لە ئەسڵانە گۆڕەکانی ئیسلام. دکتۆریان باست لەو کۆنگرەیە کریا جارنامەی گردردونی مافەکانی لە ڕوانگەی ئیسلام و کە لە 23 خاڵ پێگاتوە زانایانی ئیسلام لە پاریسی پایتەختی فەڕەنسا. پێم خۆشە تیشکێکی سەرێ بزانین ئەو جارنامەی کە زانایانی مسلمان لەم سەردەمەدا ئامادەیان کردویا پێشکەشیان کردووە وەکۆڵێ هاوخاڵی هاوبەش و جیاوازی لەگەڵ جارنامەی گەردردونی مافەکانی مرۆڤکی سەر بە نەتەوەیەکەوەکان لە چی؟ ڕاستی تاوان ئەو مافانەی کە ئیسلام ڕایگەیاندووە لە مسلمانان لە پاریس ڕایگەیاندووە 23 بەندە ئەوەی نەتەوەیەکگرتوەکان 30 بەندە 30 مادەیە عەفو بکەن
بخوێنەوە دەیخوێنمەوە بۆی هیچم لەبیر نەچێ حەقی ژیان حەقی ئازادی حەقی مساوات ئەمە توانین دوای قسەی مەسەلەی یەکسانی لە نێوان مرۆڤەکاندا ئەوەی کە هیچ مرۆڤێک لە مرۆڤێکی تر لە بەردەم دادگایە لە بەردەم خوادا جیاوازی نییە کەسێک ڕەشپێستە سپیپێستە عیبادەتەکە لە بەردەمی دادگا و قەزادا يعني ئەوە نییە بڵێ وەڵامە خزمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پارێزراوە لە ئەوەی چی ئەکا با بەخۆی بیکە ماڵی خەڵکە بە دەسەڵات لەسەر کورسی دەسەڵات هەتا ئەمێنێتەوە نا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە نەکردووە فەرموویەتی ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکات دەسێ بڕم فەرقی نەکردووە مەسەلەی مساوات مەسەلەی عەدالەت و دادپەروەری ئیسلام بڕای بە دادپەروەری هەیە داوای کرۆ لە چەندین ئاەتە ئێوە شایەتی لەسەر خۆتان بدەن ئێوە تەنانەت ئەگەر شتێک دژی خۆشتان بێ دەبێ بیکەن دەبێ عەدل بن لە نێوان خۆتانە لە شایەتیدانە عەدل بن وقولوا الحق ولو على أنفسكم ئەگەر زیانی خۆشتانی تیا بێ مەسەلەی حەقی فەرد لەوەی کە بە دادپەروەرانە بچێتە بەردەم دادگا مافی ئەوەی هەبێت لە مافی خۆی بپرسێتەوە کە یەکێکە لە نگۆڕەکانی ئیسلام یعنی یەکێک لەم کێشانەی کە لەمڕۆدا هەیە ئەوەیە کە تۆ حەقت خوراوە نازانی پەنابەری بۆ چێ سکاڵای خۆت بۆ لای چێ بکەی هەروەها پاراستنی مرۆڤ لە دەسەڵات لە سوڵتا بۆی زوڵمی لێ نەکرێ یەکێکی ترە لە مافەکان یعنی ئیسلام تداخلی نەکردووە نەچوە بە دوای عەوراتی خەڵکا بگەڕێ و دەبێت دەسەڵات عادل بێ یعنی بۆ نمونە عەلی کوڕی ئەبوو تاڵیب کاتێک گەچێتە بەردەمی لەگە کابرایکی یەهودیە درعەکەی ون بووە باشە کابرایکی یەهودی دۆزیوێتەوە بینیوێتەوە قازی بانگێک کاڵێ ئەبوو توڕاب طبعا بناوي بلقبك على أو نابي أو ظلمة بولي فلان بەڵام بەمنەڵێ ئەبوو تورابێ هەردووکمان بەیەکنەوە بانکی ئەمە دەرسێکی عەمەلیە بۆیە کابرا مسلمانە بێت و درعەکەی بۆ ئەجێڕێتەوە مەسەلەی مساوات لە ئیسلامدا یەکێکی مەسەلەی عەدالەت یەکێکە لە نەگۆڕەکانی ئیسلام پاراستن لە تەعزیب مرۆڤ پارێزراوە تەنانەت نەک مرۆڤ پشیلەیەک نابێت سزا بدرێ ئافرەتێک کە چێتە دۆزەخەوە بۆی پشیلەیەک سزادا ئیتر من باسی مرۆڤ ناکەم مرۆڤ خۆی جسمی تەنانەت ئەوانەی کە مسلمانان عەزێ دەدەن بە زمان خۆی گەورە فەرمی عەزابێکی ئەلیم چاوەڕوانێنەکە چ جایەوەی کە تۆ بۆ ئەوەی اعترافی پێ بکەی ئێستا لە دنیاە خەڵک سزا درێ لە زیندانەکانە تعزیبە درێ لە بەرەوەی شتی لێ دەربێنن لە بەرەوەی اعترافی بە زۆر پێ بکەن هەروەها پاراستنی ناموس و سومعی بەندی هەشتم بەندی نوێیەم مافی لجوء مافی پەنابەری بۆ وڵاتانی ئیسلام و بۆ داری بۆ ئەوە کە پێتەدارە ئیسلام هەروەها مافی ئازادی و حڕیەت و تعبیر و ئانە کە باسم کرد هەروەها ما یانزەهەم حەقی مشارەکە لە ژیانی گشتیدا مسلمانان بۆیان هەیە لە هەموو کایەکانی ژیاندا بەشداری بکەن و مرۆڤەکان بەگشتی هەروەها حقوقی عەقەلیات وەکو باسمان کرد عەفو حقوقی حڕیەتی دینی سیانزە چواردا حەقی دەعوە و بانگەواز یعنی کە یەکێکە لە حەقە مەشروعەکان هەروەها حقوقی اقتصادی بەندی 15 حەقی حیمایەی مولکی خاص یعنی ملکی مڵکداری تایبەت یعنی ئیسلام بڕای بەوە نییە کە تۆ دەوڵەت دەستی بەسەر هەموو شتێک ئاگرتە بێ مرۆڤ کەسابەتەکە کاسبێکە مافی ئەوەی هەیە کە مڵکی خۆی هەبێ هەروەها مافی کار یعنی فرسەتی کار ئەوە نییە بڵێ قۆرەخ کراوە ئیلا دەبێت کۆمپانیەکانی فلان حیزب و فلان گروپ و فلان قەبیلە بن نەخێر هەموو کەس مافی کاری هەیە طبعا کە مافی کاری شێ دەبێت ئەجرەکەی وەرگێ دەبێت کرێکەی وەرگێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسی کە ئیشی زیادە بە کرێکارێکەکە لە قیامەتە منێخە یەگرم ئەوەی کە پارەکەی ناداتە منێخە یەگرم تەنانەت دەفەرمێ ئوعطوا الأجير أجره قبل يجف عرقه پێشەوەی عرەقی وشک بێتەوە با زۆر درێژەی پێ نەدەین مەسەلەی دروست حەقی فەرد لەوەی کە هەموو مقەوماتی ژیانی هەبێ 19 دروستکردنی خێزان مافی هەموو کەسێکە 20 مافەکانی ژن لە مارەی لە دابینکردنی ماڵ هەروەها مەسەلەی حەقی تربیەت پەروەردەکردنی مناڵ کە ئەمە لە جارنامە گەردوونیەکانە شاتووە یعنی تۆ بۆت هەیە مناڵەکەت بەو شێوەی تربیەتکەی کە خۆ دەتەوێت یعنی کە لەسەر چ ئاینێگەتەوێت تربیەتی بکەیت هەروەها 22 حەقی فەرد لە پاراستنی تایبەتمەندیەکانە و 23 حەقی کۆچ و گەڕان و گەشت بە دنیادا تەمان ئەمە کۆمەڵێ ئەمە هەموو حەقەکان نییە تەمان لە جەلەو جارنامەیەدا 23 حەقاتۆ بێگومان کۆمەڵە حەقی تر هەیە کە ئیسلام باسی کردووە تەنانەت نەک حەق بۆ زیندوەکان حەقی مردووەکان مردوو مافی هەیە لەسەر زیندوەکان بینێژی لە ڕێزی بگری ئێسقانەکانی بە مردوێتی پارێزراوە وەسیەتەکانی جێبەجێ بکەیت باشە ئەگەر
ئەگەر مناڵەکانی مرد کەفالەتی بکەیت پێغەمبەری خوا ئەفەرمێ هەر کەسێک من ترك ضياعا ئەو مناڵەکانی جێشە فەرمێ ئەوە لەسەر منە فعليا ومن ترك مالا فلورثته هەروەها دەنێژرێ کفن و دفن دەکرێ ئەمە بێزی مرۆڤ هەروەها مەسەلەی حەقی میرات کە یەکێکە لەو حەقانی کە لە کۆمەڵگەکانی ترانیە لە جاڕەهەمەکانی ترانیە مرۆڤەکان هاوبەشە لەو ماڵی کە هەیەە و بێگومان بەو قسمەی کە دیاری کراوە لە ئیسلامدا لە سورەتی نیساداوە لە فقی ئیسلامیشدا و بابەتە تەفسیری بێت. دکتۆر زۆر کەس پێی وایە پاراستنی مافەکان و پێدانی ماف واتە ئازادی ڕەها وەکو چۆن لە ئەوروپا هەیە مرۆڤێ با لە شەو ڕۆژێکدا بوومە دەیان جا بچێتە لای ئافرەتی بێگانە بە ئارەزوی خۆی ئەو شتانی کە زەرەر و لە ناوبەری ڕۆح و لە ناوبەری ئەقڵ و هۆش و ئاگاییەکەی بەکاریان بێنێ یا بۆ منە ئەو ئازادیە پێی وایە ئەمریکا دەبێ هەیمەنی هەبێ بەسەر وڵاتانە ئەبێ گەورەترین چەک بەسەر سووریا و ئەفغانستان و عێراق و لیبیا و جەزائیر و وڵاتانی باقی وڵاتانی تری موسڵماندا تاقی بکاتەوە یا ئەوەی کە لە بۆرما بەرامبەر بە موسڵمانان دەکرێت ئایا مافەکان یا پێدانی ماف و پاراستنی ماف بەتابێت لە ئیسلامە بریتە لە ئازادی ڕەها؟ بێگومان ئەو ئیدعای کە دەکرێت کە لە ئەوروپا ئازادی ڕەهایە بێگومان لەوێژ ئازادی ڕەها نیە. ئازادی تاک هەیە ئازادی تاکیش زۆربەی جار لە دەرەوەی یاسا ئەکرێ ئەژینا لە ئەوروپا جادەیەک 60 کەس ناتوانێت 61 گرێ بخڕێ مۆڵەتەکەشی لەوە وەرەگیرێتەوە لە شوێنە گشتیەکان بۆت نییە جگەرە بخۆی باشە خۆ مشتێکی زۆر بەسیتە باشە و تۆ بۆت نییە مەسەلەن ئازادی یاسایەکی هەیە سنووری ئازادی من کۆتایی دێ لە سنووری ئەو لە شوێنەی سنووری ئازادەکانی تۆ دەست پێیەکە بۆیە ئیسلام بڕوای بە تەنزیمی ئازادی هەیە تەنزیمکردنی ئازادی یعنی بۆ نمونە ئەگەر مرۆڤەکان سنووریان بۆ دانەنرێ ئەوە پێکمان مافی یەکتر پێشێلەکەن ئەو ئازادیش کە لە ئەوروپا و لە ئەمریکا باسەکرێ یعنی زیاتر بۆ خۆیانە یعنی کەمتر ئەو ئازادیە بە میلەتای تر ڕەوا بینەسا میلەتی کورد داوای دەوڵەتەکە بزانم چێ پشتیوانی مافەکانی میلەتی کوردەکە وەکوت بەڕێزت ئاماژەت پێدا مرۆڤ ئەگەر مافی مرۆڤە باشە ئەو هەموو مرۆڤە لە سووریا سەدان هەزار مرۆڤ کوژرا لە پێناوی چیدا لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا چێ هاتە جواب بۆ کێ هاتنە جوابە باشە ئەوانەی کە باز لە مافەکانی مرۆڤەکەن لە ڤیددیۆیەکە پشیلەیەک ڕزگارەکەن بەڵام سەدان هەزار مرۆڤ لە سووریا لە فەڵەستین لەکوێ بەقەدەر پشیلەیەک مافی پێنادەن بۆیە بەڕاستی مەسەلەی مافی مرۆڤ زۆربەی جار تەنها جارنامەیە یعنی کەمتر نەبوو بە یاسا تەنانەت دەوڵەتان پێوەی پابەند نین مەسەلەی پارە یعنی بۆ نمونە مافی مرۆڤ فێشێلەکرێ هەموو کۆمپانیا گەورانە لە دەرهێنانی نەوتە لە دەرهێنانی کانزاکانە لە نەپاراستنی ژینگەیە دەوڵەتێک هەموو ئیمکانەتی خۆی بەکارێنێ لە پیسکردنی ژینگەدا چێ بازەکەیەدا من بازەکەیەدا مرۆڤ بازەکەیەدا لە پێناوی دەوڵەمەندەکاندا کۆمەڵە کۆمپانیا دێن ئەسڵن خەریکە زەوی نەکو مرۆڤ زەوی تووشی ڕوبەڕووی گەورەترین مەترسی بۆتەوە مەسلەی پارە تعداکردن لە شەرەف و لە ناموس ئەمە لە ئازادی نییە ئەو ئافرەتانەی کە تیجارەتیان پێوەکەمە پێشێلکردنی مافی تاکە کەسیە بۆی ئیسلام تەمان لە جارنامەی لە مافی مرۆڤی دەستوری فەڕەنسی داهاتۆ کاتێک باسی حەقەکە باسی مافەکە ئەڵێ ماف بریتێ لە ئەنجامدانی هەموو کارێک کە زیان بە بەرامبەر نەگەیێنێ بەڵام ئەمە تەواو نییە لە ئیسلامدا دەفەرمێ وە زیان بەخۆشت نەگەیێنێ زیان بە بەرامبەر ناگەێنێ و زیان بەخۆشت ناگەێنی لا ضەرەرە ولا ضیرار ئینسان خۆی حور نییە بەرامبەر بە جسمی خۆی من ناتوانم جسمی خۆم عەقڵی خۆم سەرخۆشکە من ناتوانم مادەی هۆشبەر بەکار بێنم من ناتوانم جسمم بفرۆشم من ناتوانم ئافرەتێک ناتوانێت لەش فرۆشی بەجەستەیە بکە پێی وابێ هی خۆیەتی بۆیە ئیسلام ئەمانەی هەموو حرام کردو ئەگەر هەژارە ئەبێت دەوڵەت مافە کۆمەڵایەتەکانی بداتێ بۆیە دەڵێن لە سەردەمی عەباسیەکاندا خەڵکی مووسڵ چەند جارێک خۆ پیشاندان و مزاهرەیان کە دەرچوون یعنی لە فەرمانی خەلیفە دەرچوون لە بەغدا ئەخیر هەموو جارە پەشیمانە بوونەوە یعنی بەردەوام پەشیمانە بوونەوە عسیانیانە کرد تا ئەوەی بەڵێننامەی لێوەرگرتن وتی ئەم جارە ئەگەر لە فەرمانی ئێمە دەربچن و پشێوی بنێنەوە چیتان لێ بکەین ڕازی بوون کوتیان بۆتان هەیە بمان کوژن یعنی خوێنی ئێمە بێەوە حەڵال بێ ئەوەی جاری وایە کەسێک ئەڵێ خوێنم بە تۆ حەڵال بێ دیسان و عسیانیان کرد پرسیاری لە هەندە لە زانایان کەوتی مادام خۆیان وتویانە
دەتوانی تۆ ئەو بەڵێنە بەریتە سەر و بیان کوژی ئەخیرن ئەسنەیەکێ لای لە زانە گەورەکانی ئیسلام نازانم بەداخەوە ناوەکەیم بیر نەمەوە دەڵێت نەخێر تۆ مافی ئەوەت نییە کە دەستدرێژی بکەیتە سەر ژیانیان لەبەر ئەوەی ئەوانە قسەیان کردو چونکە ئەوان خاوەنی ژیانی خۆیان نین یعنی ناتوانن تەسەڕوف بە ژیانی خۆیانە بکەن و بڵێن تۆ دەتوانی بمان کوژی بۆیە مرۆڤ ڕاستە ئازادە بەڵام ئازاد نییە لەوەی کە زیان بەجەستە و لاشەی خۆی و عەقڵ و کەرامەتی خۆی بگێنێ مرۆڤ پارێزراوە شەرەفی ناموسی بۆیە ئیسلام بەڵە بڕوای بە ئازادی هەیە بەڵام ئازادی ڕەها لە لیبرالترین وڵاتی دنیاش ئازادی ڕەهانیە چونکە ئەگەر ئازادی ڕەها بێ ئیتر ژیان نامێنە ژیان تێگەچێ هەرەوەی کە تۆ لە ترافیکێکە پێویستەکات تۆ سنووری ئازادی خەڵکانی تر پێشێل نەکەی چونکە لە هەر شوێنێکە زیادە ڕەوی هەبێ ئەو پێشێلکردنی مافێکی کەسێکی تر هەیە ئەوەی کە ئێستا و توغیانەی کە هەیە بۆ نمونە ئێستا خەڵکی فەڕەنسا بۆچی هاتوۆتە سەرجادە ئەوە خەریکە چەند وڵاتێکی تری ژەگرێتەوە لەبەرەوەی تاچێکی فەڕەنسی کە ئیعلانی هەموو جارنامەکانی دوای شۆڕشی فەڕەنسی گەڕێتەوە بۆ ئیعلانی کە لە شۆڕشی فەڕەنسیا کراوە لە 1970 بەڵام ئێستا تاکی فەڕەنسی برسیە یعنی برسێ بۆ معنایی کە ئەگەر 100 ساڵ کار بکار ناگات بە تەبەقەی ناوەندی خەڵکی فەڕەنسا سەدان خەڵک لەسەر شەقامەکان نەخەوێ داهاتی نییە توانای نییە باشە کەواتە تۆ کات باز لە ئازادی دەکەی ئەوەیە ینی کۆمەڵە خەڵک قۆرخی کردووە لە ئیسلامدا قۆرخکاری حرامە لا يحتكر إلا خاطئ یعنی تۆ ناتوانانی قۆرخ بکەی ناتوانانی بازار داگیر بکەی ناتوانانی غەش لە خەڵک بکەی بۆیە ینی مافەکانی مرۆڤ لە ئیسلامدا زۆرن ئەگەر یەک بەیەک ئاوا باسییان نەکەی لەوانەیە بە ارتجالی بیرمان نەبێ بەڵام کاتێک کە مرۆڤ خەڵک بینەرانمان پرسیار لە شتێک دەکەن ئایا مافی فلانشت لە ئیسلامدا چێ بێگومانە و کاتەیەمە بەعایەت و بە فەرموودە دەکرێت زۆر شتی تریش هەبێت ئێمە بیرمان چ بێ لێرە وەڵامی بینەوە دکتۆر کۆتا پرسیارم لە نێو موسڵماناندا لە کوردستان بۆ نمونە ئەوەندەی کە مافی یەکتر پێشێلەکرێن وە سوکایەتی بە یەکترەکرێەوە وەکو بیر و باوەڕ و تێگەشتنی ئەوانی دیکە سوگەکرێەوە تەنانەت ئەگەر دەسەڵاتیش هەبێ لەوە چێهانا بۆ کوشتن و بۆ ئەزیەتدانی جەستەیش برن بۆ منە مەسەلەی سەلەفی و سۆفی و ئیخوان و جیهادیواتە موسڵمانەکان یا بۆ منە مەزهەب حیزب بۆ حیزب لە ئیسلامدا تا چەند ئەم مافە پارێزراوە بۆ منە من باوەڕم بەو بیر و باوەڕی جەناب نییە کە لە سەریتی بە تێگەیشتێکی تر لە خوددا و لە ئیسلام و لە شەریعەتەکەی ئەڕوانم من ڕێز لە بۆچوونی جەنابەت دەگرم بۆچی جەنابەت ڕێز لە بۆچوونی من نەگری لە ئیسلامدا ئەم مافە دراوە کە لەگەڵ بوونی ئەم هەموو تاقم و گروپ و مەزهب و حیزب و تێڕوانی نەجیاوازانە مرۆڤەکان با بە ئاشتی و بە سەقامگیری و بە پێکەوە ژیان بژین و هیچ کامیان وە کۆڵێ سنووری ئەبی دیکە نەبەزێن. بەڵێ مەسلەی ئەم ناوانەی کە بە تایبەتی دابەشبوونی مسلمانان بەسەر چەند قوتابخانەیەکی فکریدا ئەمە شتێکی زۆر سروشتی و طبیعیە یعنی لە سەردەمی ئیسلامیشدا مرۆڤەکە لە سەردەمی عەسر ڕیسالەدا خەڵک دابەش بووە مسلمانان دابەش بوون بەسەر مهاجرین و ئەنسارە بەسەر ئەوس و خەزرەجە بەسەر بەنی هاشم و بەنی مطەلیبە ئەمانە هەمووی بەڵام لە دوجارە ئینەمە المؤمنون ئیخوە مسلمانان هەمویان برایەکن ئەم لە سەردەمەکانی دواتریشە لە سەردەمەکانی خەلیفەکانی ڕاشدینە لە سەردەمی ئەمەویەکان ئەو گروپی ئیسلامیانی کە هەبوون تەنانەت ئیمامی عەلی خەوارج هاتووە شەڕی لەگەڵاکە باشە هاتووە تەکفیرێکە ئیمامی عەلی فەرمێوانە برامانن تەکفیر ناکرێن باشە مەسەلەی تەکفیرکردن و تەفسیقکردن و دابڕانی یەکتر و دانانی مزگەوتەکان ئیلا فڵان کۆمەڵی خەڵک لە فڵان ئەمە حاڵی نەبوونە لە دین حاڵی نەبوونە لەو چەترە گەورەی کە ئیسلام دایناوە یعنی ئێمە دین حەقیقەتەکان تەنها لە خۆماندا حەسر دەکەین پێمان وایە تەنها ئێمە ڕاستین لە کاتێکدا ئیمامی شافعی کە یەکێکە لە مەقبولترین سەرمەزهەب و گەورە مفەکرینی ئیسلام کە دەفەرمێ من خۆم پێ ڕاستە لەوانەیە هەڵە بم و تۆم پێ هەڵەیە لەوانەیە ڕاست بم بۆیە بەڕاستی مسلمانان پێویستەکە لە نێو خۆیاندا غیبەتی یەکتر نەکەن چونکە حرامە برایەتی لەسەر و هەموو شتێکەوەی ئەم ناوانە تەنها بۆ ئاسانکاریە کاتی خۆی لە یەک لە شاری بەغدایە شافعی و حەنەفی و مالیکی و حەنبەلی هەمووی بەیەکەوە بوون ئەم تەناحورە نەبوو بەڕاستی مەسەلە ڕاستە خلافەیە بەڵام خلافەکە دەبێ خلافی زانستی بێ مناقەشە بێ نابێتە دابڕان نابێ ئێمە لە یەکتر دوور بکەوینەوە چونکە مسلمانان هەمویان برایەکن کاتێ لە شوێنی ئازارمان پێگا
لە شوێنێکی وەکو چۆن وەکو یەک جستەوان کە پێغەمبەر فەرمێ ئەگەر شوێنێکت ئازاری پێگەیشت بێگومان هەموو جەستت ئازاری پێگا بەداخەوە مەسلەی جیاکاری ئەمە جۆرێکە لە فێڵکردن لە مسلمانان تەنانەت جیاکاری لەسەر ئەساسیەوەی کە وەکو بەڕێزت فەرمود ئەمە سۆفی ئەمە سەلەفی ئەمە ئیخوان ئەمە حیزبیە جیاکاری لەسەر ئەساسی زمان ئەمە کورد ئەمە عەرەب ئەمە فارس ئەمە تورکە ئەمانە هەمووی بێگومان بەشیشی تەقسیرە لە خۆمان بەشیشی ئەو دابەشکاریە کە وڵاتە گەورەکان لە سەردەمی ئیستیعمار و ئیمپریالیزمی عالەمیەوە کردویانە ویستیانە خەڵک دابەش بکەن خەڵک هەرگیز یەکگرتو یەک ڕیز نەبێ هەرگیز کۆمەڵ نەبن بە دەوری یەکتریا بۆچی لەبەر ئەوەی لە یەکڕیزی و لە یەکێتی و تەبایی مسلماناندا ئەوان زیانەکەن ناتوانن سەرۆک و سامانیەمە بدزن ناتوانن کەسێکی دەمڕوت بکەن بە سەرۆکمان و بە گەورەمان لە وڵاتانی ئیسلامیدا باشە و بماندن بە گژی یەکترا و لە ژێرەوە نەوت و سەرۆت و سامان و زێڕ و سەرۆتی تەنانە سەرۆتی مرۆییشمان ببن ئێستا مسلمانان لە پارچە پارچەبوونێکدان بەڵام ئەساسی ئەم پارچە پارچەبوونە بەشێکی هەڵەی خۆمانە و بەشەکەی تریش دوورکەوتنەوەی لە دینەکەمان لە ڕێنمایی ئاینی پیرۆزی ئیسلام کە داوای یەکڕێزی و تەبایی و ئاشتەواییمان لێکا و داوامان لێ دەکات ئێمە ڕێزی یەکتر بگرین بە جیاوازیەکانمانەوە ئێمە هەمومان دروستکراوی خودداین خوا دروستی کردوین هیچمان فەزڵمانێ بەسەریترمان ئیلا بە تەقوا نەبێ تەقواش هەر کەسێ شانازی بە تەقواکەی خۆیەوە کرد ئەو کەسە معجیبێ نەفسی خۆیەتی و خەسارۆمەندە تەقوا نەتیجەکەی لە قیامەتە نەکو لە دنیادا زۆر سپاس بە بەڕێز دکتۆر مەهدی خادر مامۆستای زانکۆ کیمیانی ئەمڕۆی بەرنامەی باسخوازوی سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بێگەیشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ